هاتوینەتە پرۆژەی چارەسەرکردنی خۆڵ و خاشاکی شاری سلێمانی لە تانجەرۆ بۆی کە بزانین ئەم پرۆژەیە چییە و کار لەسەر چارەسەرکردنی خۆڵ و خاشاکی شاری سلێمانی دەکات وە ڕۆژانە توانایی چارەسەرکردنی چەند تەن لە پاشەڕۆی هەیە بینەرمان بن. ڕۆژانە لە هەرێمی کوردستان زیاتر لە 7200 تەن خۆڵ و خاشاک کۆ دەکرێتەوە. تێکڕای قەبارەی زبڵ و خاشاک لە ساڵێکدا دەگاتە 2,628,000 تەن. حکوومەت لە ڕێگەی 31 کۆمپانیاوە کاری پاکردنەوەی شار و شارۆچکەکان دەکەن. بۆ ئەم پرۆسەیە حکوومەت مانگانە 10 میلیۆن دلار خەرج دەکا. بەڵام سەرباری ئەمە هێشتا زبڵ هەڕەشەیەکی گەورەیە لەسەر ژینگە و تەندروستی. شارەوانی سلێمانی لە ڕێگەی 5 کۆمپانیا و 1600 ژینگە پارێز و 550 ئامێری جۆرا و جۆرەوە ڕۆژانە 1200 تەن خۆڵ و خاشاک کۆ دەکەنەوە. ریسایکلین بەکارهێنانەوەیە بە بەکارهێنانی جۆرێک لە وزە تاوەکو بتوانی بەرهەمێک پێک بێن. بەڵام چارە سەرکردن گۆڕانکاریی ڕیشەییە لە ئەو مەواد و مەتیریاڵی کە هەتە. ئەمەی کە لە کارگەکەی ئێمە هەیە چارە سەرکردنە دیارە، ریسایکلین نییە. بۆیە زۆر جار ئەو پرسیارا کرێ ئەم کارگەی ریسایکلینە یان چارە سەرکردن، ئەمە ئێمە چارە سەرکردنە. واتە گۆڕانکاریی ڕیشەییە لەو مەتیریاڵ و موادی کە بۆمانێت. ئەمان دیارە و مەتیریاڵ موادی کە بۆمانێت بۆ کارگەی ئەمە کارگەی چارەسەرکردنی خۆڵ و خاشاکە. بۆیە ئێمە لێرە چارەسەری خۆڵ و خاشاکەکەین، نەخێر ریسایکلین ناکەین، ئێمە چارەسەری خۆڵ و خاشاکەین. چارەسەرکردنەکەمان تەڵعاً سێ پرۆسەی سەرەکیە. پرۆسەی یەکەمی پاش داخەڵبوونی بارهەڵگرەکان پرۆسەی چارەسەرکردنی میکانیکی سەرەتاییە، پاشان پرۆسەی چارەسەرکردنی بایۆلۆجیە. دیارە تەبەن ئەویش بایۆکیمیکەڵە لە ڕاستیە، بەس وا ناوەندرێ چارەسەری بایۆلۆجی. پاشان دوا پرۆسەی چارەسەرکردنی میکانیکی پێشکەوتووە. بەگشتی بەرهەمەکەمان تەبعاً سوتەمەنی جێگرەوەیە کە ئەم سوتەمەنیە لە کارگەکانە بەکاردێت، ئەو کارگانەی کە یەکەی سووتانی ناوەچیان هەیە. ئەم سوتەمەنیە دەرهاویشتەیەکی زۆر کەمی هەیە لە چاو ئەو سوتەمەنی کە لەو جۆرە کارگانە بەکاری. طبعاً کارگەکەی ئێمە دیزاین کراوە بۆ چارەسەرکردنی گشت خۆڵ و خاشاکی سنتەری شاری سلێمانی. طبعاً ئەو بڕێکە هەمانە لە خۆڵ و خاشاک سنتەری شاری سلێمانی نزیکەی 1100 تەنە ڕۆژانە. کارگەکەی ئێمە ژوا دیزاین کراوە کە بتوانێت چارەسەری هەموو و بڕە بکات. دیارە هەر لە دیزاینەکە ڕەچاویەوە کراوە کە بڕی خۆڵ و خاشاک بە پێی زیابوونی ڕێژەی دانیشتوان ئەو بڕەش زیاکە. بۆیە هەر دیسان لە دیزاینەکەیە ڕەچاویەوەمان کردووە کە تەبەن دیارە دوای توێژینەوە توانیمانە کە ئەو ڕێژەیە دەربێنین کە ساڵانە بە پێی زیابوونی ژماری دانیشتوانی سلێمانی ئەو ڕێژەی کە زیابێ لە خۆڵ و خاشاکە چەنە، ئەو ڕێژەی کە دۆزراوەتەوە نزیکەی 100 ساڵانە 100 بڕی خۆڵ و خاشاک زیاکە. ئەگەر بگەڕینەوە سەرەتای پرسیارەکە، ئەو تەنانەت ئەو ڕێژەیەش لە دیزاینی کارگەکە ڕەچاو کراوە کە ساڵانە بەو ڕێژەی دانیشتوان کە زیاب بکات، دیسان کارگەکە توانای چارەسەرکردنی هەیە. بەواتایشیکە بۆی تۆزێ سادەتر بڵێم، توانای چارەسەرکردنی کارگەکە زیاترە لەو 1100ی کە ئێستا باسیەکەی، بۆی کە بتوانێت بە بەردەوامی بۆ ساڵانی داهاتوش دەرەقەتی ئەوە بێت کە هەموو بڕی خۆڵ و خاشاکی شاری سلێمانی سنتەری شاری سلێمانی چارەسەرکە. طبعاً ئەو کۆکردنەوەکەی بەڕاستی لەلایەن ئێمە کۆ ناکرێتەوە. پرۆسی کۆکردنەوەکەی هەر ئەو کۆمپانیانەی کە پێشتر کۆیان کردوتەوە، هەر ئەو کۆمپانیانە کۆیەکەنەوە لە ژێر سەرپەرشتی بەڕێوەبەری شارەوانی سلێمانیە
ئەگەر سادەتر بڵێم پرۆسی چارەسەرکردنەکەی یاخود مەسئولیەتی کۆمپانیای ئیکۆسین وەکو کارگەی چارەسەرکردنی خۆڵ و خاشاک لە دوای داخەڵبوونی باڕەڵگرەکانی خۆڵ و خاشاکە بۆ ناو کارگەکە لە دەرەوەی کارگەکە بەڕاستی لە زمنی کارەکەی ئێمانە و لە ڕێگەی هەموو هەرە و کۆمپانیانەوە کە ساڵانێکە کۆیەکەنەوانێت کۆکرێتەوانێ و ئەهێنرێتە لای ئێمە طبعاً وەکو لە پشتوانەوەی بینن سەرەتا باڕەڵگرەکان لێەوە کە دەواازەی داخەڵبوونی کارگەکە داخڵە بن و لەم شوێنەی پشتمانەوە خۆڵ و خاشاکە ڕۆکەن لەو حەوزەیە بەم شێوازەیە. طبعاً دیارە لە دیزایانی ئەم کارگەیە ڕەچاوی شێوازی کۆکردنەوە و جۆری خۆڵ و خاشاشی وڵاتی خۆمان کراوە. مەبەستم چییە لەم ڕستەیە لە وڵاتی خۆمانە جیاکردنەوە نییە. لە زۆربەی وڵاتانی پێشکەوتوو خۆڵ و خاشاک لە سەرچاوی دروستبوونیەوە یاخود ئەگەر تۆزێ ڕوونتر بڵێم لە ماڵەکانەوە یاخود لە مۆڵەکانەوە یاخود لە بازاڕەوە لە سەرچاوەکەیەوە جیاکرێتەوە. با بڵێن شوشە بەجیایە، تەڕ بەجیایە، کاغەز بەجیایە و جۆرەها چەندەها جۆری تریکەی هەیە شێوازی جیاکردنەوە. لە وڵاتی ئێمە جیاکردنەوەیمان نییە. بەهۆی ئەوەی ئەو جیاکردنەوەیمان نییە ئێمە هاتوین لە دیزایانی کارگەکەیە ڕەچاوی ئەو خاڵەمان کردووە. چونکە ئەو خۆڵ و خاشاکە چۆن لە سەرچاوەکانیەوە دروست ئەبێت بە هەمان شێوەگاتە لای ئێمە. وەکو باسمان کرد سیارەکان بەم شێوازە حەوزەیە خۆڵ و خاشاکە ڕۆکەن. پرۆسەی یەکەمیان کە پرۆسەی چارەسەرکردنی میکانیکی سەرەتاییە لەبەرەوەی وەکو وتمان کە جیاکردنەوەمان نییە و بە قەبارەی جۆرا و جۆرە یەکەم پرۆسە لەم حەوزەکەمەوە کۆ بێتەوانێ لە ڕێگەی و ئامێرەوە ئەخرێتە ناو ئامێری شکەوە کە ئیشی هاڕینی ئەم مەوادەیە. دیارە مەبەست لەم هاڕینە بۆ ئەوەیە کە ئێمە بتوانین ئەم قەبارەیانە بگەینە قەبارەیەکی چوونیەک، قەبارەیە کە لانی کەم لە یەکەوە نزیک بێت. لە دوای پرۆسەی هاڕین دەچێتە ئامێری ترۆمێڵ. ئەم ئامێرە وەکو بێژنگ وایە گەر بە زمانێکی زۆر سادە بێڵێ. لەوێ دیسان ئەم بێژنگە چکە وەکووتمان کێشەی قەبارەمان هەیە لە خۆڵ و خاشاکی وڵاتی خۆمانە لە ڕێگەی و ئامێرەوە دیسان جارێکی تر بە پرۆسەیەکی ورتر و دەقیقتر ئەم قەبارانە چوونیەکە کرد. دیارە لە شرێدەرەکە یاخود لە ئامێری هاڕینەکە ئامێرەکە تا قەبارەی 300 ملیم ئەتوانێت بهاڕێت. یعنی چەند قەبارەکە گەورە بێت نزیکی کاتەوە لەو قەبارەیە لە 300 ملیم. پاشان کاچێتە ئامێری ترۆمێڵ لەوێ ئەچێتە 200 ملیم یاخود با ئەگەر سادەتر بێڵێن 20 سانتی. طبعاً ئەم ئامێرە ئەم پرۆسەی سەرەتامان کە پرۆسەی چارەسەرکردنی میکانیکی سەرەتاییە ئامادەکردنە بۆ پرۆسەی دوای خۆی بۆی کە بتوانێت پرۆسەی دوای خۆی کەسە تۆزیشکا چینە سەری پرۆسەی چارەسەرکردنی بایۆلۆجی بتوانێت ئیش بکات لەوێ. ئەگەر بێت و ئێمە سەرەتا ئەم قەبارەیە چوونیەک نەکەین پرۆسەکە لەوێ ناتوانێت دەست پێ بکات.
پرۆسی دوم دەست پێکە کەم پرۆسی لە پشتمانەوەیە پرۆسی چارەسەرکردنی بایۆلۆژی. ئەم پرۆسی طبعاً بۆچی بوونی هەیە یەکێک لە کێشە گەورەکانی خۆڵ و خاشاکی وڵاتی خۆم تەڕیە، ڕوتوبێکی زۆر لە خۆڵ و خاشاکی خۆمانە هەیە. بەپێی ئەو توێژینەوانی تەمان کە کردومانە پێشتر و لە هەزاری ژەر بەردەوامە بۆ دڵنیابوونەوە لەو زاریان لێران تەمان لە بەرەوەی بەشێکیش لە ئیشەکەمان وەکو پرۆسە بایۆلۆجیەکە بەردەوام پشت بە و داتایانە بەستێ ڕێژەی تەڕی خۆڵ و خاشاک شاری سلێمانی نزیکەی 155 بۆ 160 یاخود بە جۆریشکە بگڵێن نیوەی و لەوانەیە زیاتریش ئاوە. دیارە پرۆسەی چارەسەرکردنی ئەو ئاوە طبعاً ئەو لیتاوە زورومەمان بینیومانە لە کۆڵانەکانە یاخود لەسەر جادە سیارەکانی کە بارهەڵگرەکانی بارهەڵگری خۆڵ و خاشاکەن لیتاوێکی ڕەش لە خواریانەوە چۆڕێتەوە لە پشتەوە زوربەی کات شەقام و جادەکانیش پیسەکە. دوایە چینە سەر ئەو بابەتە کە بەشێکیش لە کارگەکەمان چارەسەرکردنی ئەو لیتاوەیە. بە هەر حاڵ ئەگەر بینە سەر باسی پرۆسەی دووەم کە پرۆسەی بایۆلۆجیەکەیە لە ڕاستیە کاری سەرێکی ئەم پرۆسە بایۆلۆجیە ڕزگارکردنی ئەو خۆڵ و خاشاکەی لەم تەڕیەی کە تایەتی. طبعاً ئێمە بەرهەمەکەمان وەکووتمان سوتەمەنی جێگرەوەیە. لای هەمومان معلومە سوتەمەنی یەکێک لەو شتانی کە دژی سوتاندنە تەڕیە. بۆیە کە ئێمە بتوانین بەرهەمەکەمان لە ڕووی وزەوە وزەیەکی باشمان باتێ بێ ئێمە بەشێکی زۆر لەو تەڕیە ڕزگارکەین لەو خۆڵ و خاشاکە. بۆیە ئەم پرۆسە بایۆلۆجیە ئەرشی ئەوەیە ئەرشی سەرەکی کە ئەم خۆڵ و خاشاکە لەم تەڕی و لەم ئاوە ڕزگارکات. دیارە ئیشەکە لەم پرۆسە بایۆلۆجیەت وەکووتمانەمە ئیشە سەرەکیەکەیەتی بەڵام لە هەمان کاتە ئەو خۆڵ و خاشاکە لە میانەی ئەو پرۆسەیە هەم پاقژە بێتەوە یاخود تاقیمە بێت هەم لە ڕووی کێشەوە کێشی کەمە بێتەوە هەم لە ڕووی قەبارەشەوە قەبارەشی کەمە بێتەوە. چکە پرۆسە بایۆلۆجیەکە لێرە دەستەواژە زانستیەکەی دیکۆمپۆزیشنە با بڵێن کە بریتە لە لێک هەڵوەشان. دیارە ئێمە ئیسفادە لە چیەکەین سوود لە چێ بینین بۆ ئەم جێبەجێکردنی ئەم پرۆسەیە ئەو پاژماوە ئەندامیانەی کە لەناو ئەم پاشەڕۆایە. تەڵام پرۆسەکە لێرە نزیکەی 20 ڕۆژی پێچێت. دیارە بۆ یاڵم نزیکە چکە بەپێی وەرزە گۆڕێ لە وەرزی هاوینە کەمتری پێچێت لە وەرزی زستانە چکە لە وەرزی زستانە لای هەمومان معلومەکە هەر لە کەش و هەوایە ڕێژەی شێ زۆرە. بە هەر حاڵ لە ماوەی ئەو 20 ڕۆژەیە دوو پرۆسەی سەرەکی لێرە جێبەجێ بێت کە هەردووکیان بایۆلۆژی. سەرەتا پرۆسەی یەکەمیان جۆرە بەکتریایەکی تایبەتە کە پێوترێ بەکتریای میزۆفیلیک کۆمەڵێک گروپن لە بەکتریا. ئەم بەکتریایانە ئەبنە ئامادەکاری بۆ قۆناغی دووەم کە قۆناغی تێرمۆفیلیکە با بڵین دەستەواژە زانستیەکەی. لێرە ئێمە لە ڕێگەی تەمەن لە ڕووی با بڵین بەگشتی بەکتریا بۆ ژیان هەروەکو هەموو بوونەوەرێکی تر تەنانەت وەکو خۆشمان پێویستی بە خۆراکە پێویستی بە ئاوە پێویستی بە هەوایە. ئێمە لەم با بڵین فەرعانە ئەگەر واوای ناو بنێم کە دانراوە لەم خانانە هەلومەرجێکی گونجایی بۆ دەستەبەرەکەین بۆم بەکتریایە بۆی گەشە بکات. یەکێ لەو کارانەی کە ئەکرێ لێرە کە جێبەجێکرێ لێرە مەسەلەی پێدانی ئۆکسجینە بۆ ئەم بەکتریایە بۆی کە بتوانێت گەشە بکات. چونکە لە نەتیجەی گەشەکردنی بەکتریاکەوە و لە کردداری میتاپۆلیزمی ئەم بەکتریایە گەرمی دەرەچێت. ئێمە کە وەختی ئەم بەکتریایە گەشەی پێئین و ژمارەی زیاکات بڕی ئەو گەرمی وزەیەی لێوەی دەرەچێت لە پرۆسەی میتاپۆلیزمی سووری ژیانیا بڕێکی گەرمی زۆرە. لەم بڕەگەرمی ئێمە توانین ئیسفادەی لێ بکەین بۆی کە بتوانین گەرمیەکی پێویست دروست بکەین هەر لە خۆی لە خودی خاشاکەکە و خۆی بۆی کە بتوانین ئەم مەوادەی کە هەمانە وەکووتمان ڕێژەی شێی زۆرە ڕێژەکەی کەم بکەینەوە. وەکو باسم کرد سەرەتا بەپێی ئەو داتایانەی کە ئێمە هەمانە
ڕێژەی شێ لە خۆڵوخاشاشی شاری سلێمانیان نزیکەی 155 بۆ 160 ئێمە لە ماوەی 20 ڕۆژە ئەم ڕێژەی شێ ئەگەینی 180 بۆ بەرچاوڕوونی زیاتر جلوبەرجی خۆمان کە لەبەر یەکەین ڕێژەی شەکەی نزیکەی 105 بۆ دەیە بۆی کە ئەم ڕێژەیە کە من باسیەکەم لای بینەر تۆزێ بتوانێت پێشببینی بکات چۆنیە کە بە باسی ڕێژەی 180 داکەین واتەوە ماوادە ئەگاتە حاڵەتێک کە سووتاندنی ئاسان بێت دیارە ئەم مەبەستە تەنها بۆەوە نییە سووتانەکەی ئاسان بێ بۆی کە وزەیەکی زۆریشمان باتێ وەکوتمان لە هەمان کاتە ئێمە حەجمی کەمە بێتەوە قەبارەی کەمە بێتەوە کێشی کەمە بێتەوە تەقیمی ژەبێت چکە پلەی گەرمە لە پرۆسە بایۆلۆجیەکە لە قۆناغی کۆتایی ئاگاتە نزیکەی ئاگاتە نزیکەی 70 دەرەجەی سیلیزی پلەی سیلیزی کە لەم پلەی گەرمایە زۆرێک لە بەکتریا و ڤایرۆسەکان لە ناوەچن خۆڵوخاشاکی سلێمانی یەکێک لە کێشە گەورەکانی ڕادیشەکەی زیاد لە 150 واتە نیوەی ئاوە طبعاً ئەو لیتاوەکو باسم کرد زوربەمان بینیمانە کە بەڕاگرەکانی خۆڵوخاشاک بە کۆڵانەکانە و بە شەقامەکانە ڕەدەبن لیتاوێکی ڕەش لە دواوە شەقامەکە پیزەکە ئەمەی کە هەمانە لێرەم حەوزە طبعاً شوێنی گلانەوەی ئەم لیتاوەیە لە پرۆسە یەکەمە کە بارهەڵگرەکان دێن نزیکەی 120 بۆ 25 ئەو لیتاوە دێتە ئێرە چونکە بەشەکەی تری کامێنێتەوانێت لە پرۆسە بایۆلۆجیەکە تەبەخورەکە با بڵێن ئەم بەشەی کە لێرەیە تەمانە بێت چارەسەرکرێ لەبەرەوەی ئەمە ئەتوانم بڵێم لە ئاوەڕۆ پیسترە ئەبێت چارەسەر بکرێت تەمان یەکێکی چارەسەرکردنمان هەیە کە ئەم لیتاوە چارەسەرەکە بە جۆرێک ئاوەکەی ئێمە بەکارێنین بۆ ئاوڕشێن و بۆ ئاودێری ئەو دار و درەختانی کە هەمانە لەناو کارگەی طبعاًەوەی کە لە پشتۆ هەمانە دوو حەوزەکە تقریباً بە هەردووچیان حەجمیان نزیکەی 15000 متر مکعبە یعنی ئەگەر بێت و ئێمە وەکو تەمەنی ئەو لیتاوە حسابی بۆ بکەین ئەوەی کە دەرەچێ با بڵێن دەم خۆڵوخاشاکە لە توێژینەکانە دەرکەوتووە کە ئەتوانێت بۆ ماوەی 6 مانگ ئەم لیتاوە گلباتەوە لێرە بەڵام ئێمە بۆی کە چیتر نەمێنێتەوە و کارلێکی تر نەکات ئەو یەکەی چارەسەرکردنەمان هەیە کە وەکووتمان ڕۆژ بە ڕۆژ پێ بەپێی هاتنی ئەم لیتاوە ئەو لیتاوە چارەسەرەکات طبعاً شوێنی ئەم خەزانانەکە کراوە یاخود ئەم حەوزانەکە کراوە دیسان بە ستاندەرێکی با بڵێن جیهانی کراوە کە دابڕێنراوە لە خاکی ئەو ناوچەیە بە چەند طبقەیە کراوە کە طبقەکان جیۆتێکستایڵە گوێمەمبرینە گەر دەستەواژە زانستیەکان بێ کە ئەمانە هەر هەمیان ڕێگرن لە هەر جۆرە دەرچوونێکی ئەو لیتاوە بۆ ناو ئەو خاکە طبعاً کۆمەڵی فحوساتی شەیە کە ساڵانە ئەکرێت بۆ ئەم ناوچەیە کە هەر کارگە هەڵەسێپی بۆ ئەوەی کە بەردەوام چاودێری بکەین بزانین ئەگەر لە حاڵەتێکە لە شوێنێکە جۆرێک لێچوون هەبێت بدۆزرێتەوانێ پێشەوەی بڵاو بێتەوە چارەسەر بکرێت کارگەی چارەسەرکردنی خۆڵ و خاشاکی ڕاق لە شاری سلێمانی گرێبەستی ئەم پرۆژەیە لە کۆتایی ساڵی 2013 لەگەڵ حکومەت واژۆ کراوە بە تێچووی 60 ملیۆن دۆلار لە سەرڕوبەری 204 زەوی لە ناوچەی تانجەرۆ کارگەکە دروست کراوە لە مانگی 6 ساڵی 2020ەوە کارگەکە تەواو بووە بە پێی گرێبەستەکە دەبێت ئەم کارگەیە هەموو خاشاکێکی شاری سلێمانی چارەسەر بکە جگەل لە پاشماوەی پزیشکی ئاوەڕۆ و بیناسازی کە ئەم پاشماوانە کێشەیەکی ترن بۆ پیسبوونی ژینگە و ڕەگەزەکانی لە دوای چارەسەری بایۆلۆژی چارەسەری میکانیکی پێشکەوتوو دەست پێکرا طبعاً
لە ڕێی قایشەکانەوە ئەو مەوادەی کە لەوێ وشک کراوەتەوە و کە پرۆسە بایۆلۆجیەکە کۆتایی پێ هاتووە ئەگەڕێتەوە بۆ ناو بەشی میکانیکی کارگە لە بەشی میکانیکی کارگە سەرەتا دیسان ئامێرێکمان هەیە دیسان وەکو بێژنگ وایە بۆی کە تۆزێ بینە بتوانێت تەخەیولی بکە و بێتە بەرچاوی بەڵام لێرە قەبارەکەمان جیاوازە بێژنەکە ئەم جارە 50 ملیمە قەبارەکەی 50 ملیمە ئەم بۆ 50 ملیم تەواندانراوە لەویا بێتە دوو بەشەوە ئەوەی 150 ملیم بێ بە ڕێگایەکە ئاڕوا ئەوەی خوار 50 ملیم بێ بە ڕێگایشکە ئاڕوا ئەوەی کە خوار 50 ملیمە مەوادێکی با بڵێن وەکو لم وایە مەوادێکی نەرمە ئەم مەوادە نەرمە مەوادێکی لە کارکەوتووە مەبەسمان چیە لە کارکەوتوو مەبەسمان ئەوەیە کە ناتوانێت کارێک بکات بە شێوازێکی بەربڵاو وەکو مەوادی تر وە کاریگەری نەرێنی هەبێ بۆ ژینکە دیارە ئەم بەشەی ئەنێژرێ دوایە چینە سەرباسی ئەو بەشەی کە یاخود ئەو جێگەی کە لێ ئەنێژرێ ئەویش بەپێی ستاندەر و بەپێی با بڵێن پێداویستی ئەندازیاری خۆی دیزاین کراوە ئەو بەشە ئەوەی کە لە 150 ملیمە دیارە زۆر شتی تایە بەردی گەورەی تایە ئاسنی تایە لەوێەوە با بڵێن ئەوەی 150 ملیمە لە دوای ئەو ئامێرە سەوزەوە ئامێری موگناتیسمان هەیە ئەوەی کە ئاسن بێت و بابەتی کانزا بێت لێی جیاکاتەوە پاشان بە ئامێری شکا ڕواکە لە پشتیوەیەتی ئەو ئامێرەیان ئامێری ونشفتەر ئەو بەشەیان وەکو وتمان ئەوەی کە بەرد بێ و مەوادێک بێت کە شڕی زۆر بێت لەوێ جیا بێتەوە طبعا ئەمەی کە ئێستا بینین ئەمە وردە ئاسنە بە زۆری قوتووە طبعا دیارە مەوادی کەشی تایە ئەمە دیسان ڕیسایکڵەکرێتەوە بەکارهێنرێتەوە لە کارگەکانی ئاسنا بەکارهێنرێتەوەانێ ئەوەشی کە بەردی گەورە بێ وەکووتمان لەگەڵ مەوادە نەرمەکەیە کە وەکو لم وایە دیسان ئەویش ئەنێنرێتە ناوچەی بنگڵکردن ئەنێژرێ دیارە ئەم مەوادانە گوتمان بەرد و خۆڵ و ئەم بابەتانە کاریگەری کەوتۆی نابێ بۆ ژینگە بەڵام لەگەڵ ئەوەشە وەکو باسم کرد کە دوایە چینە سەری بە شێوازێک دیزاین کراوە ئەو شوێنی کە تیا ئەنێژرێ کە بە هیچ جۆرێ نەتوانێت کۆنتاکتی هەبێ یاخود تێکەڵبوونی هەبێ لەگەڵ گڵ و خاشی ئەو ناوچەیە بۆی کە نەبێتە هۆکاری پیس بوون پاشان لە دوای ئەوەی کە ئەم ئاسن و بەردەمان لێ جیا کردوانێ ئەچێتە ئامێرێکی هاڕینی تر ئەم ئامێرە چیەکات با بڵێنەوە ئامێرە لە پشتی ئەو کۆنتێنەرە سەوزانەوەیە ئەم ئامێرە چیەکە دیسانەی هاڕێ مەوادەکە بەڵام تا 10 ملیمەی هاڕێ یعنی قەبارەکەی گەێنێتە 10 ملیم لە دوای 10 ملیمەکە طبعا ئێستا ئەوەی کە چۆتە ناو ئامێری هاڕینەکەەوە کەوتمان قەبارەکەی 10 ملیمە ئەمە بەرهەمە ئێستا بەڵام بەرهەمێکی تۆزێ تێکەڵە بۆیە ئێمەین دیسان ئەی هاڕینەوانێ بۆ ئەو قەبارەیە بۆی کاراسایی بکەین بۆ سووتاندنی ئەگەر بە دەستەواژە زانستیەکەی بڵێم سەرفێس ئێریاکەی بەڕێژە بۆ قەبارەکەی سەرفێس ئێریاکەی زیاکات ڕووبەرە سەدحەکەی ئەمە یارمەتیمانەیە بۆی کە ئاسانتر و زیاتر پسووتێ و وزەیەکی زیاترمان باتێ طبعا بەرهەمەکە بە دوو شێوازە توانین بەرهەمی بێنین یاخود بە باڵە کە لە شێوەی مکعبێکایە و بە نایلۆن داپۆشراوە یاخود بە فەل کە وەکو بینن ئەو با بڵێن شاحینە سوورانە ئەو ترێ لە سوورانە بارەکرێ و ئەڕوا بۆ ئەو کارگەیە و ئەو شوێنەی کە سوودی لێبینێ وەکو سوتەمەنی طبعا ئەو شوێنانەی کاتوان سوودی لێبین وەکو سوتەمەنی زۆر شوێنە بۆ نمونە کارگەکانی ئاسنە بۆ نمونە مەحەڵاتی کار و حراری با بڵێن بەرهەمێنانی کارەبایە یاخود کارگەی چیمەنتۆیە ئەوش هەر کارگەیە کە وەکو وتمان کوورەی سووتاندنی هەبێ ناوچی ئەتوانێت سوود لەم سوتەمەنیە ببینێ لە بری نەوتی ڕەش بۆ سووتاندنی طبعا ئەم جۆرە پرۆژەیە پرۆژێکی زۆر گرنگە بۆ فریاکەوتنی ژینگە بەڕاستی چونکە ئێمە لە دوو کاتا ئیشەکەین بۆ هاوکاریکردنی ژینگە لەلایەکەوە ئێمە لێرە ئەم خۆڵ و خاشاکە ژینگەی لێ ڕزگارەکەین بەم شێوازە چارەسەریەکەین لەلایەکی کەشەوە وەختێک ئەم سوتەمەنیە چێتە ئەوێ بەپێی ئەو توێژینەوانی کە هەیە لە ڕۆژگاری ئەمڕۆیە ئەتوانین بڵین
دەرهاویشتەی ئەم سوتەمەنیە ڕێک نیوەی دەرهاویشتەی نەوتی ڕەشەکە بەکارێت لەم کارگانە. کارگەکە توانای هەیە ڕۆژانە زیاتر لە 1100 تەن پاشەڕۆ وەربگرێ. بە پێی گرێبەستەکە بۆ وەرگرتنی هەر تەنێک لە خۆڵ و خاشاک کارگەکە $18 لە حکومەت وەردەگرێ. ئەو بەرهەمەشی کۆمپانیاکە دەستی دەکەوێت بریتیە لە RDF کە سوتەمەنی جێگرەوەیە و زیاترە لە 450 تەنی ڕۆژانە. بەرهەمەکەمان بە دوو شێوازە بە دوو فۆرمە. ئەمە تەڵەن کۆتاخاڵی پرۆسەی چارەسەری میکانیکی پێشکەوتووە. ئەمەی کە هەمانە سوتەمەنی جێگرەوەیە ئەوەیە کە کورتراوەکەی بە با بڵێن زمانە زانستیەکەی RDF-ە. لێرە بە دوو شێواز تەڵەن بەرهەمەکە توانین بنێرین بۆ شوێنی بەبەست کە بەکاری هێنی وەکو سوتەمەنی، یاخود دەتوانین بە جۆرێکیان بەم شێوازەیە کە فەل پێوترێ شێوازی فەل کە بە سیارەی گەورە بارەکرێت وابرێ بۆ ئەو شوێنەی کە بەکارێنی وەکو سوتەمەنی. فۆرمێکی تریان بەم شێوازەیە کە بە باڵەیە. ئەم شێوازەیان تەڵەن بە نایلۆن داپۆشراوە و باشتر پارێزگاری لێ کات. دیارە ئەمە بۆ ئەو کاتەیە کاتوانی تۆ بەرهەمەکە هەڵبگریت، بەرهەمەکە هەڵبگریت و بۆ کاتێکی تر بەکاری بێنی. بەڵام دیارە تەڵەن تێچووی هەیە، هەموو چارەسەرێک هەموو پرۆسێکی چارەسەرکردن دیارە تێچووی هەیە. بۆیە لە جیهانە بەگشتی تەڵەن کۆمەڵەیەک هەن یاخود گروپێکەن لە جیهانە کۆمەڵەی بەرهەمهێنەرانی RDF ئەگەر تەرجەمەی بکەین بۆ کوردی لە جیهانە، لە لای هەموو ئەوانەی کە RDF بەرهەمێنن لە جیهانە یاخود SRF کە جۆرێکی تری هەر RDF-ە. ئەم شێوازە تا ڕادێکی زۆر با بڵێن خۆشەویست نییە لەلایەن، لەبەرەوەی کە دیسان تێچوویەکی زۆری هەیە. بەڵام مەجبوریشین لەبەرەوەی کە شەر نییە تۆ بەردەوام بتوانی ئەو کارگانەی کە بەکارهێنن وەکو سوتەمەنی بەردەوام بتوانین ئیسفادەی لێ بکەن. کاتێک بیانەوێت ئەتوانن بەم شێوازە بەم فۆرمە خەزن بکرێ هەڵبگیرێ. ئەو با بڵێن خۆڵ و خاشاکەی کە هەیە لە شاری سلێمانی بە پێی با بڵێن خەسڵەتی ئەو خۆڵ و خاشاکەی کە لە شاری سلێمانی چکە لە جێیەک بۆ جێگەیەکە گۆڕێ بەڕاستی. بەڵام ئەوەی کە هەمانە وەکو شاری سلێمانی ئێمە تقریباً 140 ئەو خۆڵ و خاشاکەی وەریەگرین ئەگۆڕێ بۆ ئەم سوتەمەنیە. باقیەکەی تری تەڵەن وەکو وتمان بەشێکی کەمی نزیکەی 105 ئەچێتە شوێنی بنگڵکردن کە مەوادێکە لە کارکەوتووە. بەشێکی تری وەکو وتمان ئەو مەوادە کانزاییە کە لی جیاکرێتەوانێ. تەڵەن بۆی نەبێتە ئێمە کاڵین لە 140 بۆی کە ئەگەر یەکێک بێت و بیرکاریانە تۆزە حسابی بکە بیرمان نەچێت. سەرەتا ئێمە باسمان کرد زیاد لە 150 ئەو بڕە ئاوە یاخود شوێیە. هەر بۆیش باسمان کرد لە پرۆسەی دووەمە لە پرۆسە بایۆلۆجیەکەیە کێش کەمە بێتەوە قەبارەش کەمە بێتەوە. بەهۆی چیەوە؟ بەهۆی کە بۆی ئەم پرۆسەی وشکردنەوە. بۆیە ئەو لە 140 باسیەکەین کا بێتە بەرهەم بڕێکی زۆر زۆرە. ئەتوانم بڵێم تاکە پرۆسەیە کە بتوانێت ئەوەنە بەرهەم بات. پرۆسەکانی کە لەوانەیە بتوانێت نزیک بێتەوە لە ئەم بڕە، بەڵام پاشەڕۆکەی زۆر زۆر لەمە زیاترە. پاشەڕۆیی کە دەرەچێت لەم پرۆسی چارەسەرکردنە ئەتوانم بڵم ئێستا بە بەراورد بە جۆرەکانی تری چارەسەرکردنی خۆڵ و خاشاک ئەمەی لای ئێمە هەیە کەمترینە. ئێمە سەرەتا گرێبەستەکەی کە هەمان بوو لەگەڵ حکومەتی هەرێمە ڕێکەوتن وا بوو کە 120 ئەو بڕێی کە وەریەگرین ببێتە پاشەڕۆ. بەڵام ئێمە خۆمان دیزاینەکەمان وا کرد کە لە 115 ببێتە پاشەڕۆ سەرەتا. بەڵام دواتر هاتین کۆمەڵی توێژینەوە و تاقیکردنەوەمان کرد. ئێستا بە خۆشحاڵیەوە ئەو بڕەمان گەیانەوەتە 105. ئەگەر بێت و بە جۆرێکی کە ئەمە بڵێمەوە کە سادەتر بێ، ئێمە هەتا بڕی پاشەڕۆمان کەمتر بێ واتە ڕووبەرێکی کەمتر
پێویستمان پێوێ بۆ بنگڵکردن و داپۆشین و ناشتنی ئەو پاشەڕۆیی کامێنێتەوە لە دوای پرۆسی چارەسەرکردنەکە. طبعاً تاقیکردنەوەکانمان بەردەوامە بۆی کە بتوانین ئەو 150 بکەین بە 100. ئەوەی کە هەمانە لە پرۆژەکەی خۆمانە ناوچەی بنگڵکردنەکە نزیکەی 30,000 متر دووجایە ڕووبەرەکەی. ئەمە بەپێی عمرە ئیفتیرازیەکەی کە هەیەی وادانرابوو کە بەشی 4 بۆ 5 ساڵ بکە بە بڕی 120. بەڵام ئێمە ئێستا لە بەرەوەی بڕەکەمان گەیانەوە نزیکەی 105 و کار بۆکەین کەمتریشی کەینەوە. تەنها ئەم بەشەی کە هەمانە کە وەکو کوتمان بەشی 4-5 ساڵە تەمەنی درێژە بێتەوە بۆ 10 بۆ 15 ساڵ، واتە ئێمە ڕووبەرێکی کەمتر داگیرەکەین. طبعاً ئەمە ستاندەری خۆی هەیە لە جیهانە، بەو ستاندەری خۆی کە پێویستی پێێتی جێبەجێکراوە کە چەند تەبەقەیەکە دیسان ڕاستە وەکو باسمان کرد پێشەشی ئەو ماوادی کە تێرە ماوادێکی لە کارکەوتووە، بەڵام دیسان بۆ ئەوەی کە گەرنتی زیاتری ئەوە بکەین کە بە هیچ جۆرێ کاریگەری نێرێنی نەبێ بۆ خاچی ئەم ناوچەیە لە ژێرەوە ئەم شوێنە دابڕێنراوە بە تەواوەتی لە خاک و لە گڵی ناوچەکە. لەگەڵ ئەوەشە لە وەرزی بارانبارین و وەرزی سستانە ئەوەی کە وەکو با بڵێن پاشەڕۆی شل کە باران ئەبارێ لێرە و دەرئەچێت دیسانەوە ئەچێتەوە حەوزەکان کە حەوزی چارەسەرکردنی لیتاوە، واتە ئەویش بە پرۆسەی چارەسەرکردنی ئەو لیتاوە ڕەتە بێ. بۆیە ئەتوانم بڵێم هەموو با بڵێن گۆشەکانی کە پێویستە لە ڕووی ئەندازیاری و لە ڕووی ژینگەییەوە تایە جێبەجێمان کردو. وەکووتمان دوای ئەگەر وەکووتمان 10 بۆ 15 ساڵ کە عمرە ئیفتیرازیەکەیەتی، دوای ئەم ماوەیە ئەم شوێنە بێتە سەوزایی خۆی. بگرە لە وڵاتانی پێشکەوتوو ئەم شوێنانە بۆتە شوێنی گەشتیاری. طبعاً لە ناوەڕاستی مانگی هەشتی پارەوە کارگەکە ئامادە بووە بۆ وەرگرتنی خۆڵ و خاشاک، واتە وەکو پرۆژە ئامادە بووە بۆ دەست بەکاربوون. طبعاً لەو کاتەوە بە بەردەوامی نا، بەڵام زوربەی کاتەکان زوربەی ڕۆژەکان خۆڵ و خاشاکمان وەرگرتووە و چارەسەر کراوە. ئەوەی کەوای کردووە بە بەردەوامی نەبێ بەڕاستی ئەمە لە مانگی هەشتی پارەوە تاوەکو ئێستا 3 جار نووسراومان کردو بۆ لایەنی پەیوەندیدار بۆ حکومەتی هەرێم کە دەست بەکاربوونمان بۆ بکرێ بەڕاستی بە شێوەیەکی ڕسمی و بە شێوەیەکی فەرمی. بەڵام بەڕاستی تا ئێستا هیچ یەکێک لەو 3 نووسراوە وەڵامی نەبووە. بۆیە ئێمەش بەڕاستی بە بەردەوامی خۆڵ و خاشاکمان وەرنەگرتووە بۆ چارەسەرکردن. لە نزیک کارگەکە شوێنی نیشتەجێبوونی خەڵک هەیە بۆنی ناخۆشی زەبڵ و خاشاکە کۆکراوەکان و دەنگ و ژاوەژاوی کارکردنی کارگەکە بووە بەهۆی بێزارکردنی خەڵکی ناوچەکە. پێویست بۆ حکومەت لە دیاریکردنی شوێنی کارگەکە یا شوێنی نیشتەجێبوونی خەڵکەکە ڕەچاوی پاراستنی تەندروستی و ژیانی هاوڵاتیانی بکردایە. ئەوەی بینیتان پرۆژەی چارەسەرکردنی خۆڵ و خاشاکی ڕقی شاری سلێمانی بوو، بەڵام بەهۆی خەرج نەکردنی شایستە دارایەکان لە ئێستادا کۆمپانیەکە بە شێوەی ئەزمموی کار دەکات و نەیتوانی وەکە بە شێوازی بەردەوام زبڵ و خاشاکی شاری سلێمانی وەربگرێت و چارەسەری بکات. ئەم پرۆژە لە ڕووی ژینگەیەوە گرنگێکی زۆری بۆ شاری سلێمانی و کوردستان هەیە،
بۆی هیوادارین کە پارێزگای سلێمانی و حکوومەتی هەرێمی کوردستان کار بۆ خەرجکردنی شایستەدارایەکانی ئەم پرۆژە بکات بۆی کە بتوانێت بە شێوازی بەردەوام زبڵ و خاشاکی شاری سلێمانی وەربگرێت و چارەسەری بکات. تا بەرنامێکی دیکەی ژینگە پارێزی هەر شاد بن.